لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز و بەتایبەت لە ڕۆژانی بەر لە جەژن هاوڵاتیانی گەرمیان بۆ زیندووکردنەوەی سونەتی قوربانی ڕوودەکەنە مەیدانەکانی ئاژەڵ فرۆشتن بە مەبەستی کڕینی ئاژەڵی قوربانی، بەڵام وەک گۆشت فرۆش و خاوەن ئاژەڵەکان ئاماژەی پێدەکەن تا ئێستا کڕیاری ئاژەڵی قوربانی بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمە، هۆکارەکەشی دەگێڕنەوە بۆ قەیرانی دارایی، گەرچی نرخی ئاژەڵ بە بەراوردی ساڵانی ڕابردوو دابەزیوە، بەو پێی ئاژەڵێکی زۆر لە سووریا و ئێرانەوە هاوردا دەکرێن. بۆ خراپی خراپ نییە، بەس وەکو پار نییە، پار زۆر چاک بوو، ئەم وەختانە حیوانە زۆر زەمان فرۆشتە، بەس ساڵ خۆ باشە ناڵم خراپە، بەس وەک پار ناوێ. وەکاری ئەم قەیرانەی لامایە تەسیری کردووە لەسەر ئەم مەیدانەیش. وەڵڵاهی ئاژەڵی سووری هەیە، خۆی سووری هەیە و بەس ئێرانی هەیە، بەس بە زۆری سووریەکە هەیە دابەزیە. ئەمە ساڵان کاوەڕمانە داوا 5 ڕۆ بۆ ناوە بە سەریعی ئەڕۆیی، ساڵی دەنە 5,000ش ئەوەسە بە خاوێ ڕوا بە سەریعی ناڕوە. ئاژەڵی سەح زۆری سووری و ئێرانی هەیە، بەڵام ئێرانەکە بە کەمتر، خەڵکی زۆری داوای لەسەر خۆمانە هەیە. ئەڵێن گۆشتەکەی تامی نییە یاخود نازانین چی خواردووە، هەنێک ئەڵێ گۆشتەکەی بۆ نییە، بەڵام ئەوی خۆمان پاکە و 100% و جۆی خۆمانی خواردەوە پاک. خراپ نییە، چونکە الحەمدوللا خەڵکی ئیسلامە و قوربانی بێ کەس خۆی پێ ناگرێت. ئەی تەبعاً ئەو ساکە عالەم گشتی بۆی 2-3 ساڵ بەلێ سە پارەکە زۆر بوو، عالەمیش خێری زۆرە کرد، بەڵام ساتەیش هەیە حەزەکە و پارەی پێ نییە. وەڵڵاهی سووری هەیە و این خۆمانیش زۆرە، خۆمانیش زۆرە، هەموو عالەم سندیەتی و 5 ڕۆ و 5.5 سایداتە 5,000 5 ڕۆ کەمەوە جملەکەی. مامۆستایەکی ئاینیش بە پیرۆزیەوە دەڕوانێتە سونەتی قۆچکردن و ڕێنموێنی ئەوەش دەدات کە ئەو ئاژەڵەی بەکاردێت بۆ قۆچکردن پێویستە بە دوور بێت لەو کەم و کورتیانەی دەستنیشان کراون. 4 ئایبی سەرەکی هەیە کە ئەبنە ڕێگر بۆ ئەنجامدانی قوربانیکردن لە حیوانێکی دیاری کراوە، نەخۆش حیوانی نەخۆش نەخۆشیەکەی دیار بێ، وە شەل وە کوێر وە زۆر پیر بێ، و هەروەها لە حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام ئەم بابەتە بووە بە شەرع و لە دینی ئێمەش ئیقرار کراوە. هەدەف لەوەدا ئەوەیە نەهێشتنی قوربانیکردن بە ئینسانەکان وەختی خۆی لە دیانەکانە و بە ئێستاشی پێوە بێ قوربانی بە ئینسان ئەکرا، بۆیە ئەم شەرعە دانرا بۆ ئەوەی ڕێز و کەرامەت بۆ مرۆڤ بگەردرێتەوە. لە شەریعەتی ئیسلامە زانایان دوو بۆچوونیان هەیە، بۆچوونی یەکەم فەرموویانە واجبە، بۆچوونی دووهەم کە زۆرینەی زانایان لەسەرین فەرموویانە سونەتێکی مؤەکەدەیەوە تا ئەگەر ئینسان بیکا خێرێکی گەورەی دەسەکەوێت. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بکولی شعرة حەسەنە، بە ئەندازەی تووکی ئەو ئاژەڵە حەسەنەت بۆ ئەنووسرێ. زیاتر لە 4 ساڵە هاوڵاتیانی هەرێم دووچاری قەیرانی دارایی بوون، لەگەڵ ئەوەشدا هیچ سارد و سڕیەک لە زیندووکردنەوەی سونەت و مەراسیمە ئیسلامیەکان ڕووی تێ نەکردوون. لەم ساڵیشدا پێشبینی دەکرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گەرم و گوڕیەوە بایەخ بە زیندووکردنەوەی سونەتی قوربانی بدەن کە تاکە هۆکاریش بۆ مانەوەی ئەم دیاردە کۆمەڵایەتیە خۆشەویستی خەڵکە بۆ سونەت و شەعائیرە ئیسلامیەکان. پشتیوان وەنداوی، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.